پیلانی دیکەی ڕژەیەم بۆ سەر خەڵکی ئێران، ناساندنی دڵخۆشی حەڵاڵ و حەرام بە خەڵکی ئێران. ئەمە سەردێڕی هەواڵێکی وەرگیرا و لە قۆم نیوزە کە لە ناوەڕۆکی هەواڵەکەدا بەس لەوە دەکرێت ئەندامێکی ئەنجومەنی زمانستی فەرهەنگستانی زانستە ئیسلامیەکان داوای دیاریکردن و ناساندنی شایەکانی حەڵاڵ و جیاکردنەوەیان لە خۆشیە حرامەکان کردووە. لە کاتێکدا کە لە دۆخی ناسەقامگیر و پڕکێشەی وڵاتی ئێراندا خەڵک بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەیان تووشی کێشە بوون و داهاتیان بەشی پێداویستیەکانیان ناکات و لەلایەکی دیکەشەوە خەمۆکی بەرۆکی خەڵکی گرتووە و مەجالێک بۆ دڵخۆش بوون و چێژ لە ژیان نامێنێتەوە. سەرەڕای ئەمانەش وڵاتی قەیراناوی و شینگێڕی ئێران کە لەژێر دەستی ئەم سیستەمە دواکەوت و خوازەدایە بەردەوام و لە ڕێگەی جۆرا و جۆرەوە پێش بە دڵخۆشیەکانی ژیان دەگیرێت کە دیاریکردن و جیاوازی نێوان خۆشی حەڵاڵ و حەرام دەتوانێت وەک بێڕێزیەکی گەورە بە کەرامەتی مرۆڤ بێت. بەگشتی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەردەوام لەلایەن کاربەدەستانی ڕژێم و هەروەها ڕێبەری کۆماری ئیسلامی هەمە جۆرە پەیوەندیەکان نێوان کچان و کوڕان تەنانەت لە ڕێگەی تەلەفۆنیش پێش گرێبەستی ژیانی هاوبەش حرامی کردووە کە ڕژێمی سەرەڕۆی کۆماری ئیسلامی بەدەست تێوەردان لە دڵخۆشیەکانی ژیانی خەڵکی ئێران بەتایبەت لاوان کە تانی و ژیانی تایبەت و ماڵەکانیشیان ڕۆیشتووە و شارێکی ئەجگار زۆری خستۆتە سەر ژیانیان.